ئازان و خۆشەویستانی کورسات لە هەر شوێنێک بینەری ئەمە جوانترین سڵاوتان لەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئێمە لە کارگەی کەلتورین لە شاری سلێمانی ئەو شوێنی کە دەستگای میدیایی کورسات ئامادەی کرد بۆ نمایشکردنی تەواوی یاریەکانی مۆندیالی ساڵی 2026. ئێمە ئەم ئێوارەیە چالاکیێکیشەیە کە خەڵاتی ڕێزلێنان پێشکەشەکرێ بە هەموو کەسانەی کە هاوکار بوون لە ڕێخستنی هەموو ئەم شوێنەیە، لە ڕێخستنی ئارامی ئەم شوێنەیە و هەر کەسێک هاوکار و پاڵپشتی ئەم شوێنە بێت لەلایەن دەستگای میدیایی کورساتەوە خەڵاتی ڕێزلێنانی پێشکەشەکرێت و ئەمەی کە ئەیبینن کە هاوکارم کاروان زیرەک لە ئێستای ناوی ئەو کەسانە ئاخوێنێتەوە یا ناوی ئەو شوێنانە ئاخوێنێتەوە کە هاوکار و پاڵپشتی ئەم شوێنە بوون. ئەم شوێنە دەستگای میدیایی کورسات دابینی کرد، شاشێکی گەورەی دانا بە کوالەتێکی زۆر بەرزەوە لە کەشێکی زۆر ئارام، کەشێکی فێنکە توانی تەواوی یاریەکانی مۆندیالی 2026 نمایش بکات. ئەسمانێ مامۆستا سوارە کە بە درێژایی یاریەکان مامۆستا سوارە لەگەڵ هاوکارەکانیە وەشی وەرزش وەکو بۆردی وەرزشی دەستگای میدیایی کورسات لێرە ئامادە بوون و بەرنامەیان پێشکەش کرد و شیکردنەوەیان بۆ یاریەکان کرد و باسی یاریەکانیان کرد. ئەم شەویش کە کۆتاشەوە هەلێرە ئامادەیان هەیە. مامۆستا سوارە سڵاوت دەبێت، ماندوو نەبیت، زۆر ماندوون، هیلاکن لە شانساق بێت. باسێکی ئەم کەشەم بۆ بکەیت بە درێژایی مۆندیالی 2026 ئێوە لێرە ئامادەیتان هەبوو، شیکردنەوەیکی باشتان بە ئامادەی میوانەکان کرد بۆ یاریەکان و ئەم شەو کۆتا شەویشە بەگشتی باسێکی ئەم شەوانم بۆ بکەیت. دەستخۆشیت لێکم بە نسبەت ماندووبوونەوە ئێمە کە فێدباکی و خەڵکەمانە بینی کە خۆشەویستی و خەڵکەمانە بینی کە ڕۆشنبیری و خەڵکەمانە بینی وازانین ئێستا لە دەستپێکی کارەکانمان داین. ئەوە دەتوانم بڵێم کارێکمان کرد لەسەر ئاستی هەرێمی کوردستان ناوازە بوو. ئەوەی کە زۆر زیاتر دڵخۆشی بوو بۆ ئێمە هاتنی ئەو خەڵکە بوو بە ئەمڕۆ دەکاتە 39 ڕۆژ لەم هۆڵەدا و لەم شوێنەدا هەمووی وەکو خێزانێک لێرە کارمان کردووە و ئامادەبووان و هاندەران لێرە کەشێکی ناوازەیان دروست کرده بوو. لێرە چێژیان بینی بوو بە درێژایی یاریەکان کەسە شیکەرەوە بە تواناکان، وانەبێژەکان، ڕۆژنامەنووسان لێرە بوونە بۆ کەناڵی کورسات کاریان کردووە و دەتوانم بڵێم باشترین زانیاریەکانمان لێرەوە گەیاندووە بە عاشقانی هەڵبژاردەکان. لەم شەویشدا کارێکی زۆر گرنگ و ناوازە دەکەین جیاواز لە ڕۆژەکانی تر. ئێمە چی لە دابشکردنی خەڵەتەکان دابێ بۆ هاندەرانی وەرشی وەرە چی لە شیکردنەوە دابێ گەیاندنی زانرەکان بێت و لە ئامادەکردنی ئەم وڵە ناوازەدا کە من زۆر سوپاسی کارمەندانی تەکنیکی بەشی کورسات دەکەم، برادرانی پشتی کامێرا و لە کورسات لە هەمووی لە پەیامێرەکان لە کارمەندێکی ئاساییەوە تا بەڕێوەبەری گشتی بەڕاستی ئەمە هەمووی هەڵ و ماندووبوونی هەموویەتی کامکارە سەرکەوتوو بووە. بچۆ فێدباکی خەڵک وەربگرەوە بزانە خەڵک چۆن وەستی کورسات دەکات. کورسات هەمیشە ئەو دروشمەیە خاوەنی و دروشمەیە کە کورسات ماڵی هەمووانە. جارێکی تر سەلماندمان کە ئێمە بە مانای وشە داکۆکی کاری مافەڕەواکانی گەلەکەمانین کە خزمەتی کولتوری کوردەواری دەکەین. ئێمە کارێک ناکەین بەڕاستی لە دواییدا داوای لێبوردن لە بنیێرەکانمان بکەین. ئێمە بۆ کار دەکەین کە بتوانین بە جوانترین شێوە بە ڕەچاوکردنی ئاداب و کولتوری کوردەواری خزمەتی کۆمەلگاکەمان بکەین و بەردەوام دەبین و کاری گەورەتر بەڕێوەیە. دەستخۆش مامۆستا سوارە، باسی هەڵبژاردن ناکەین، باسی ئەنجامی یاریەکان ناکەین، بەڵام بەگشتی کۆتاییەکانمان بەدڵی تۆ بوو. هەڵبژاردەکان ئەوەی ئەگەر باسی بکەین ئەوەی کە زۆر زیاتر جێی دڵخۆشیە بۆ عاشقانی تۆپێ لە جیهاندا دوو فیرقەی دوو تیپی ئەوروپی نەچوونە یاری کۆتاییەوە. تیپێکی ئەمریکای باشوور کە ئەمریکای باشوور ئەوروپا هەمیشە لە ڕکابەریدان بۆ گرتنی لووتکەی تۆپەی جیهان. ئەمشەویش سەی دەکەین تیپێکە لە لووتکە و لە جوانترین ئەدای تۆپێ لە ئەوروپادا پێشکەش دەکات و تیپێکیش پاڵەوانی مۆندیالی ڕابردووە و پاڵەوانی دوو کۆپە ئەمریکای ڕابردووە و بوونی ئەفسانەکانە تێیدا وای کردووە کە لەم شەودا چاوەڕوانی یارێکی ناوازە بکەین بزانین ئایا ئەستێرە تازەکە و داهاتووی تۆپێ لامین یەماڵ یاخود مێسی بۆ دوم جار سەرێک دەبێتە پاڵەوانی جامی جیهانی و چاوەڕوانی ئەوەش دەکەین کە چۆن ئەوەی کە لە ئێستا ڕۆژنامەکان بڵاویان کردەوە کە پێم لە 170 ئامادەبووانی هاندەرانی نێو یاریگای یاری کۆتایی هاندەرانی ئەرژەنتین دەبن. دڵنیام کە لە 170 بۆ 80 ناو کارگەی کلتوریش هاندەرانی هەڵبژاردنی ئەرژەنتین دەبن و دەمەوێت لێرەوە زۆر سوپاسی برادرانی سکرتارەتی سەرۆک مامچلال بکەم کە بە درێژایی مۆندیال لە یەکەم ڕۆژ تا ئێستا هاوکارمانن بۆ ڕێخستنی هۆڵەکە بۆ پاراستنی ئەمنیەتی هۆڵەکە هەرچەندە ئاماژەم پێدا. سوپاس بۆ خوا لە یەکەم ڕۆژەوە ڕۆشنبیری تاکی کورد، ڕۆشنبیری ئەو کەسانی کاتونەتە ئێرە هێندە بەرزە تەنها کێشێکی ژڕووی نەداوە و بە تەوابوونی یارەکە ئەوان هەر یەکەو لە لای خۆیەوە دەست دەکات بە وەرگرتنی زەربێک بۆ پاکردنەوەی هۆڵەکە. ئەمە دەرخەری ئەوەیە کە تاکی کورد لە لووتکەی ڕۆشنبیریدایە بەڕاستی. دەست خۆش مامۆستا سوارەژیان، سوپاس بۆ تۆ، ماندوومان کردی، ماندوو نەبیت. ئەچمەلای بەشێک لە بەڕێزان کە
هاتوونەتە ئێرە ئامادەیان هەیە و چاوەڕێی یاری کۆتاییەکەن. سڵاو دەبێم کاتەوە باش. تەنیا باسێکی کەشی کارگەی کەلتورم بۆ بکەیت. یەکەم شەوتەی تێرە یان چەند شەوێکی تراتوی تێرە؟ ئەمە نزیکی 10 یاری بۆ 12 یاریمان بەکۆی گشتی لێرە سیر کردووە. جەیەکی زۆر خۆش بۆ شوێنی عایلە جیا، شوێنی گەنجان جیایە. جەیەکی زۆر خۆشە، شوێنێکی هادەئە، پارێزراوە لە هەموو ڕوویەکەوە، دەستان خۆشە و سەرکەوتوو بن. بەگشتی کارەکەی دەستگای میدیای کورسا چۆن هەڵەسەنگێنیت و لەو دەشەوەی کە هاتوویت ئێرە کەشەکە بەگشتی چۆن بووە؟ دەستگای میدیای کورسا هەڵسەنگانی ناوێ. هەر لە کۆنەوە وتراوە کورسا هەر لە سەتەلایتەکانیشمانە ڕقەمیەکە و تا ئێستا بە ڕقەمیەکی ماوەتەوە. هەر سەرکەوتوو بن و دەستان خۆش بن. هەر بژی دەستی تۆش خۆش بێ و سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونت. بەشێکی تر لە ئەو کەسانی کە هاتوونەتە ئێرە پێم خۆشە بیان دوێنم و ئەوانیش باسی ئەم کەشەی ئێرە بکەن، باسی دەستگای میدیایی کورسات و بەسی کارگەی کەلتوری بکەن کە بزانین ئەوان کەشەکەیان بەگشتی بەلاوە چۆن بووە. سڵاو لەبێم کاتەوە باش. یەکەم شەوتەی تێرە کە وەکو یاری مۆندیال 2026 شەوانی تریش هاتووی؟ وەڵا هەرم شەوە لەگەڵ کۆبوونێتەوە و خۆشە ئینشاءالله. دڵنیام باسی خۆشی شوێنەکەیان بۆ کردیت و باسی ئارامی شوێنەکەیان بۆ کردی بۆی هاتووی دێرە. وەڵا بەتەکی دەگەر نهاتیم بۆ ئێرە. هێشتا چەند کاتژمێرێکی ماوە بەڵام کەشەکە چۆن نەبینیت؟ وەڵای سپاس بخوا ئاسانە ڕابڕێ و خۆشە، خوای گەورە بنیکا بە سەلامەت بڕوا و کەشێک ڕوونەیە پشت بەخوای گەورە. هەربژیت و دەستی خۆش بێت. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونت. ئەوانی کە لێرە ئامادەن زۆرن و خەڵکێکی زۆر هاتوۆتە ئێرە کە پێیان خۆشە چێش ببینن لە کۆتا یاری مۆندیالی 2026. سڵاوتان لێ بێم کاتتان باش. یەکەم شەوتانەیەن ئێرەیان چەند شەوێک تریش هاتوون؟ یاریەکانی ئەرجەنتین زۆربەی هاتووی لەگەڵ ئینگلند و فرانس و ئەوانش. باشە کەشەکە و بەلاوە چۆنە کە تۆ چەند شەوێکی تر ئەزمموی ئێرەت هەیە و ئێرە و بینیوە و بۆ کۆتا یاری مۆندیالی 2026 ئێرە هەڵبژارد و کارگەی کەلتورت هەڵبژارد. ڕاستەکەی وسمان چەند شوێنێک تر تاقیکەنەوە بەڵام من حەزمان لێ ببینەوە بۆ ئێرە لەبەرەوەی جۆش و خۆشی هاندەران و ژمارەی زۆری هاندەری لێ تر چۆنەڵی ئەکسپریەنسێکی نێ. باشە بەگشتی چۆن باسی ئەم کاری دەستگای میدیای کورسا دەکەن کە شاشێکی گەورە، شاشێکی کوالیتی بەرز لە کەشێکی ئاراما دابینی کردووە بۆ نمایشکردنی تەواوی یاریەکان. خزمەتە بە گەنجان بۆیە دەستخۆشیان لێ. هەر بژین و دەستان خۆش بێت. سپاس بۆ ئێوە. ئەمەی کە بینیتان ئەمە باسکردنی ئەو کەسانە بوون کە لێرە ئامادەیان هەیە و بەشێکی کەم لەو کەسانە. ئەوە ستافی دەستگای میدیای کورساتە. ئەمە ئەو وێنەیەش ببینین کە هەموو کەسانی کە لێرە ماندوو بوون بۆ ماوەی بە درێژایی یاریەکانی مۆندیالی 2026 کە تەواوی یاریەکان لە کارگەی کەلتور لەو شوێنەی کە دەستگای میدیایی کورسات ئامادەی کردبوو. ئەو شاشە گەورەیی کە لە پشتمەوەیە، ئەوە شاشەیە کە دەستگای میدیای کورسات ئامادەی کردبوو بە قەبارێکی زۆر گەورە بە کوالەتێکی زۆر بەرز کە تەواوی یاریەکانی مۆندیالی 2026 لێرە نمایش بکرێت. ئەوەی کە لێرە بینیمان بەشێکی کەم بوون لەو کەسانی کە دوانمانن باسی شوێنەکەیان کرد، باسی کەشی ئێرە و کارگەی کەلتوریان کرد کە دەستگای میدیای کورسات ئامادەی کردووە. بەڵام دڵنیام ئەو قسەی دڵی هەمویانە کە لە کەشێکی ئارامە دەستگای میدیای کورسات توانی ئەم شوێنە دابین کات بۆ نمایشکردنی تەواوی یاریەکانی مۆندیالی 2026.